کوڕەکەم ئەم ساڵ تەمەنی باخچەیەتی و دەمەوێت لە باخچەیەکی منداڵانی زۆر باش و شیاونایی تۆمار بکەم، بەڵام تا ئێستا دوودڵم و نازانم کوێ هەڵبژێرم. پارساڵ منداڵەکەم لە قۆناغی یەکەمی باخچەی منداڵانی فام بوو. بەڕاستی زۆر سوودی هەبوو. چاودێری و خۆشەویستی و گرنگی زۆریان پێدەدا. لەوێ ئاسوودەیی و پەروەردەکردنی منداڵەکەم پێش پرۆسەی فێرکردن بوو. من متمانەی تەواوم پێیانە و نیازم هەیە ئەم ساڵی خوێندنیش لە قۆناغی دووەمی باخچەی منداڵانی فام درێژە بە خوێندنی بدەم. بەڕاست ئەی لە ڕووی پەروەردەیی چۆن کاریان لەگەڵ دەکردن؟ بەڵێ هەفتانە وانەی چیرۆکی پەروەردەییان هەیە کە زۆر کاریگەری هەبوو لەسەر منداڵەکەی من. ئەی خواردن و لایەنی تەندروستی منداڵەکان ڕۆژانە دوو ژەمی تەندروست و خاوێنیان بۆ ئامادە دەکردن کە پەرستاری باخچە چاودێری و سەرپەرشتی خواردنەکانی دەکرد. مامۆستایان چۆنن لەگەڵ منداڵەکان و چۆن فێریان دەکەن؟ تیمێک لە مامۆستای ڕاهێرا و بە ئەزمون بەپێی ئاست و تەمەنیان وانە بە منداڵەکان دەڵێن لە ڕێگای پراکتیک و یاری و نواندن و شانەوە. بێگومان ژینگەی پۆلەکانیان زۆر دڵگیر و ڕازاون. لە هەمووی گرنگتر منداڵان لە باخچەی فام ڕۆژانە هەست بە بەرەو پێشچوونیان دەکرێت لەلایەنی کۆمەڵایەتی بوونیان و پشت بە خۆبەستنیان و وەگەشە سەندنی هزریان. زۆر سپاس بۆ پێشنیازەکەت. بەڕاستی باخچەی منداڵانی فام بە شیاوی منداڵەکەم دەزانم. با بەیەکەوە بچین ناوی تۆمار بکەین. لە ئێستادا ناو تۆمارکردن کراوەیە لە باخچەی منداڵانی فام بۆ منداڵانی تەمەن 4 ساڵ و 5 ساڵ. سەردانی ئۆفیسی باخچە بکەن لە نزیکەوە ژینگە قەشەنگ و ناوازەکەی باخچەی فام ببین و ناوی منداڵەکەت تۆمار بکە. فام هەڵبژاردی ئەو کەسانەی بە باشترین نەبێت ڕازی نین.